راپۆرتیدا ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤی نێودەوڵەتی هیومان ڕایتس وۆچ داوا لە حکومەتی عێراق و وڵاتانی هاوپەیمانی دژ بە داعش دەکات بە دوواداچوون بۆ ئەو ڕەفتارانەی هێزەکانی بەشدار لە گرتنەوەی مووسڵ بکەن کە بە تاوانی جەنگ هەژماری کردوون. بەپێی راپۆرتەکە هێزەکانی بەشدار لە شەڕی گرتنەوەی مووسڵدا دزی و وێرانکاری خانووی هاوڵاتیانیان ئەنجام داوە و ئەوەش بە تاوانی جەنگ ئەژمار دەکرێت. ڕێکخراوەکە داوا لە ئەنجومەنی مافی مرۆڤی نێودەوڵەتی دەکات چوارچەوەی بەدواداچوونەکانی فراوانتر بکات و لەو پێشێلکاریە بەرچاو و ترسناکەکانی سەرجەنگ گروپ و لایەنەکان لەوانە حەشدی شەعبیش بکۆڵێتەوە کە لە بنەڕەتدا بۆ دژاتی داعش دروست بوون و لەلایەن سەرۆک وەزیرانی عێراقەوە فەرمانداریەتیان دەکرێت. زانیاریەکانی هیومان ڕایتس وۆچ کە لە ڕێگەی کامێرای مانگە دەستکردەکانەوە تۆمار کراون سوتاندن و وێرانکردنی 3 گوند و 345 خان و مزگەوتی گوندێکی بەناوی ئەشوا لەخۆ دەگرێت. هێزەکانی دژ بە داعش پاساوی ڕوخاندن و وێرانکاریەکانیان بە ئامانجی گرتنەوەی ئەو ناوچانە لەژێر دەستی داعش دێننەوە کە گوایە بەشێک لە خانووەکان لەلایەن داعشەوە بۆ خۆحەشاردان بەکارهێنراون و بۆمب ڕێژکراون. لە بەرانبەردا هیومان ڕایتس وۆچ بە وێنەی مانگە دەستکردەکان ئەوە ڕوون-دەکاتەوە ئەو خانوانە لە دوای هاتنی حەشدی شیعبی و لە ڕێگەی بۆمب و چەکی قورس و ئاگرتێبەردان تەقێنراونەوە و ڕوخێنراون. ڕێکخراوەکە ئاماژ بەوەش دەکات دوای 2 مانگ لێکۆڵینەوە لە ناوچەکانی ژێردەستی حەشدی شیعبی هیچ بەڵگەیەکیان بەدەست نەکەوتووە بیسەلمێنێت تەقاندنەوە و ڕوخاندنی خانووی هاوڵاتیان لە پێناو ئامانجێکی سەربازی ڕەوادا بووە بەڵکو ئەو کردەوانە بۆ ڕێگری لە گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان ئەنجام دراوە. ڕێکخراوەکە وەک لە پێشتردا ڕایگەیاندبوو ئەو پێشێلکاریانە لەلایەن میلیشیاکانی حەشدی شیعبی شیعە مەزەبەوە دژ بە ناوچە سوننە مەزەبەکانەوە ئەنجام دراوە و پاڵنەڕی تائیفیشی لە پشتەوەیە. لە دوای دەستپێکردنی پرۆسەی سەربازی گرتنەوەی شاری مووسڵی ناوەندی پارێزگای نینەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەتایبەتیش ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ چەند جارێک حەشدی شیعبی و داعشی بەکوشتن و پێشێلکردنی مافی مرۆڤ و سوتاندن و ڕوخاندنی خانوو و مزگەوتەکان تۆمەتبار کردووە.